پایتەخت میدیا. پایتەخت میدیا میدیایەکی دیجیتاڵی نوێیە لە هەرێمی کوردستان دەست بە وەشانی خۆی دەکات. دەکەوێتە ژێر ئەرکێک کە پابەند دەبێت بە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و گرنگترین بنەماکانی کاری ڕاگەیاندن. پایتەخت میدیا لە ڕێگەی چەندین ڕۆژنامەنووس و شارەزای میدیایی لە نێوخۆی کوردستان و دەرەوە کار بۆ گەیاندنی ناوەڕۆکی هەواڵ و زانیاریەکان بەو پەڕی ڕاستگۆیی لە پێناو بەرژەوەندی گشتی دەکات. ئێمە لە پایتەخت میدیا جەخت لەسەر پاراستنی بەهاکانی خێزان، نیشتیمان، ئاین، نەتەوە و بەرژەوەندی گشتی دەکەینەوە لە سەردەمێکدا کە زۆر جار دەتوانرێت سازش لەسەر ڕاستی بکرێت. ئێمە بە بێوەچان و بەو پەڕی پابەندبوون بە بنەما ڕەوشتیەکانی کاری ڕاگەیاندن زانیاری نوێ بە وەرگرانمان دەدەین بۆ ئەوەی وەکو تیشکی ڕووناکیەک کە لە نێو قۆڵی ملیۆنان میل لە تاریکی دەردەچێت و ڕێگەی ڕاستی ڕۆشن بکاتەوە. پایتەخت میدیا لە گرنگی ڕۆڵی خێزان تێدەگات و لە ڕێگەی کارەکانی هەوڵ دەدات بەهاکانی خێزان زیاتر بەرز بکاتەوە و کارەکانی بە شێوەیەکدا بڕێژێت کە سەلامەتی پەروەردەیی لە پێشەوەی هەموو شتێک بێت. هەر ئەوەش نا، ئێمە پابەندین بە بەرزکردنەوەی هەستێکی بەهێزی نیشتیمانی لە ڕێگەی ئەو چیرۆکانەی کە ڕنگدانەوە و گرنگیان لەسەرنەوەی داهاتوو کۆمەڵگە هەیە. پایتەخت میدیا دەچێتە بەرەی خەڵک و بەرگری لە مافەکانیان دەکات. بۆیە ئێمە وەرگرانمان دڵنیا دەکەینەوە کە دەتوانن بۆ زانیاری ورد و کاری جیاواز و چیرۆکی نوێ سەیرمان بکەن. لەم گەشتەماندا بۆ دووبارە داڕشتنەوەی دیمەنی میدیایی بە ناوڕۆکێکی سەردەمیانە هاوڕێگامان بن. لە پایتەخت میدیا زانیاری ڕاست و دروست لەگەڵ داهێنان یەک دەگرێت و بەیەکەوە جیاوازی دروست دەکەین. لە پایتەخت میدیا بەیەکەوە جیاوازی دروست دەکەین.